سەرمایەدارێکی شاری سلێمانی بڕیاری داوە بە دروستکردنی نەخۆشخانەیەکی سەدتەختی لەسەر ئەرکی خۆی و بۆ دانیشتوانی قەزای چەمچەماڵ. نەخۆشخانەکە لە جێگەی هەمان نەخۆشخانە 50 تەختێکە دروست دەکرێت کە لە ماوەکانی ڕابردوودا چەند جارێک لەلایەن حکوومەتەوە بەردی بناغەی دانرا و بودجەی تایبەتی بۆ تەرخان کرا، بەڵام جێبەجێ نەکرا. دەستخۆشی لێ خێرخوازانەکەین بەعام ئەم حکوومەتی ئێمە لە دوای ڕاپەڕینەوە تاکو ئێستا لەم شارێمە هیچ شتێکی بنیان نەناوە، بەردی بناغەی داناوە بەس کردداری نەبووە. ئێمە بۆ نمونە لە شاری چەمچەماڵ چەند خێرخوازیە بنکەی ئەمرجنسی چەمچەماڵی داناوە، چەند شوێنێکی دیاری کراوە وەختی لە وەختی کۆرۆنەیە چەند بنکەیەکیان دروست کردووە، هەمووی خێرخوازی ئەم شارە کردوێتی. هیچ دەسەڵاتدارێکمان نەبینیوە دەست پێشخەری بکە خەسخانەیەک بنکەیەکی تەندروستی بکاتەوە. زۆر سوپاسیەکەن و دەستخۆشی لێکەین و هیوادارین هەر سەرکەوتوو بێ و هەر خاوەن پارە و سەروەت بێ. ئەمە زۆر بچووکە و زۆر کەسیش پێویستی بە لەمە زیاتر هەیە. بارەوەڵا زۆر پێویستە حکوومەت بیکا و لەمە زیاتریشکە دەستخۆشی لەو خێرخوازیشەکەین. هیوادارین حکوومەتیش ئاوڕێ لەم خەڵکە بداتەوە زۆر پێویستی پێێتی. بارەوەڵا ئەمە زۆر بچووکە و زۆر پێویستی لەمە زیاتریش هەیە. دەستخۆشی لەکەین یعنی بە ئێساکانە چەمچەماڵ یە خەستخانەیە گەورەیتیایە بەڕاستی چەندین ناحێ و قەزای تری بەسەرەوەی هەر بەش ناکە. حکوومەتی شەوێت تۆزە ئاورداتەوە ناشکرێ، ینی هەموو دایرەکان و سنتەرەکان هەر خێرخواز بیکاتەوە. حکوومەت بەجددی ئاور لەم شارە بداتەوە بە تایبەتی چەمچەماڵ پژیۆ خراوە لە ڕووی هەموو خزمەت گوزارەکانەوە ئاوی نییە، خەستخانی وەکو پێویست نییە، مەکتەبەکانمان زۆری تێک چوونە. مەرجی سەرمایەدارەکە ئەوەیە دەبێت سەرجەم خزمەت گوزارێ تەندروستیەکان لە نەخۆشخانەکەدا بێ بەرامبەر بێت. بەڕێوبەری تەندروستی چەمچەماڵی شوێڕایەوەی دروستکردنی نەخۆشخانەکە بە پرۆژەیەکی استراتیجی گرنگ ناودەبات بۆ سنوورەکە دەشڵێت سەرجەم خزمەت گوزارێ تەندروستیەکان بێ بەرامبەر دەبێت. نەخۆشخانە بە تەواوەتی نەخۆشخانەیەکی خێرخوازیەوە خرێتە خزمەتی کەرتی تەندروستی چەمچەماڵەوە بێ بەرامبەر وەکو هەر نەخۆشخانێکی تری بڵێن حکومی چارەسەریتیا ئەکرێت و لە داهاتووشە ناکرێ بە کەرتی تایبەت و ئەکرێ بە خزمەتی کەرتی گشتیەوە. پرۆژەی زۆر استراتیجیە بۆ بتەوکردنی ژێرخانی تەندروستی و کەرتی گشتی ئەم شارە پرۆژەیەکی زۆر گرنگ بوو واتوانم بڵێم نەک هەر بۆ تەندروستی بەڵکو لە ئاستی هەموو قەزای چەمچەماڵ و ناحێ و دەوروبەری ئەم سنوورە دووەم گەورەترین پرۆژەیە لە دوای ئاوی گۆبتەبات. نزیکەی 9 ساڵ بەر لە ئێستا و لە 12 ئەیلولی ساڵی 2013دا و لە کاتی نزیکبوونەوە لە بانگەشەی هەڵبژاردنەکان بەردی بناغەیەکی نەخۆشخانەیەکی 50 تەختی لەلایەن دکتۆر ڕێکەوت حەمەڕەشید وەزیری ئەو کاتی تەندروستی دانرا. بەڵام دوای ئەو ماوە دوور و درێژە لە ئێستادا نەک هەر نەخۆشخانەیەک بوونی نییە بەڵکو بەردی بناغەکەشی بوونی نەماوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.